بسم الله الرحمن الرحیم. دوانزە هەڵوەستە لە دۆخی کۆرۆنادا. یەکەم بە پێی بوونناسی و ئیمان و عەقیدەی ئیسلامی خوای کاربەجێ هیچ شتێکی بێ حکمت نییە. ئەم پەتایەش لەم ئانوسات و قۆناغەی ئێستای ژیانی بەشەردا بێ حکمت نییە. بۆیە پێویستە بەردەوام ڕامان و هەڵوەستەی باشی لە بەردەمدا بکەین و پەندی لێوەربگرین، چونکە خوای بەرز و مەزن هەموو شتێکی بە ئامانج و ئەندازە بەدیهێناوە. دووەم، بەڵاو مەینەتیەکانی مرۆڤ زادە و دەرهاویشتەی هەڵە و لادان و تاوانن. ئەمە ڕاستیەکەیە وێڕای عەقڵ و ئەزموونی مرۆڤ ژمارەیەک لە ئاەتەکانی قورئانیش دەیگەێنن. ڤایرۆسی پەتای کۆرۆناش زۆر بیستراوە کە لە جڕوجانەوەری پیسەوە پەڕیوەتە مرۆڤ، بە تایبەت لە ژیاندار و مێروە پیسەکان. لێرەشدا حکمت و نهێنی فەرمایشتی خوای میهرەبانمان بۆ دەردەکەوێ کە لە وەسفی پێغەمبەر موحەممەددا فەرموویەتی هەرچی پاک و چاک و سوود بەخشە بۆیان ڕەوا دەکات و هەرچی پیس و خراپ و زیان بەخشیشە لێیان قەدەغە دەکات. سێیەم، درەوشانەوەی ئەو ڕاستیەیە کە دنیا بێخاوەن نییە. مرۆڤ بەندەی خوایە نەک هەمەکارەی دنیا. لە بەردەم دروستکراوێکی وردیلەی بە چاوی ڕوت نەبینراوی وەک کۆڤید-19دا دەستە ئەژنۆدا دەمێنێ. بۆیە پێویستە مرۆڤایەتی بەگشتی و زلهێزان و حکومڕانەکان بە تایبەتی هۆشیار ببنەوە و واز لە بوغرایی بێنن کە بەهۆی هێز و دەسەڵاتی سیاسی و ئابووری و سەربازیەوە کە هەوێنی ئیمان و بەها بەرزەکانیان تێدا نیە، ژیانی مرۆڤیان بەگشتی و هەژارانیان بە تایبەتی کردووە بە ئازار و مەینەتی. چوارەم، بەهۆش خۆهاتنەوەی زۆر عەقڵی لە کارکەوتوو، پاکبوونەوەی گەلێک دڵی ژەنگرتوو، زیندووبوونەوەی گەلێک دەرونی مردوو، بەهۆی دەرەککردنی ژمارەیەک ڕاستی ڕاچڵەکێن و ویژدان هەژێنەوە کە یەکیان مردنی هەزاران کەسە، یەکیشیان ئەو زیانە ئابووریە زەبەلاحەیە کە ڕەنگە لە مێژووی هاوچەرخدا وێنەی دەگمەن بوو بێ. بۆ نمونە دۆناڵد ترامپ دەڵێت ئەو بودجەی ئێستا بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا تەرخانی دەکەین کە ئەگەری هەیە بگاتە 6 تریلیۆن دۆلار زەبەلاحترین بودجەیە لە مێژووی ئەمریکادا. پێنجەم، تا ڕادەیەک و بۆ ماوەیەک پاک و خاوێن بوونەوەی ژینگە کە هەوا و ئاو زەمینی تەواو پیس و پۆخڵ کراوە. لە ئەنجامدا چەندان جۆری ژیانداران، ئاژەڵ و پەلەوەر و ژیاندارە ئاویەکان فەوتێنراون. ئاشکراشە هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگە کە یەکێک لە شوێنەوەرەکانی تێکچوونی هاوسەنگی ژینگەیە بریتیە لە دووکەڵ و خاشاک و پاژماوەی کارگەکانی دروستکردنی چەکی قورس. شەشەم، زیاتر درەوشانەوەی هەندێک لە یاسا و ڕێنمایەکانی ئیسلام لە بواری تەندروستی و پاراستنی سەلامەتی مرۆڤەکاندا و پتر ئاشنابوون بە پێغەمبەری کۆتایی موحەممەد درودی خوای لەسەر بێت و فەرمایشت و ڕێنمایەکانی کە لە سۆنگەی ئەوەوە لە بەرتیشکی وەحیدا فەرموونی کۆنیان بەسەر نایەت و وەک بۆ ئەم ڕۆژگارە دوا بێ وایە. حوتەم، زیاتر زانینی قەدر و بەهای ماڵەکانی خودا کە مزگەوتەکان و پێشتر هەمیشە دەرگاکانیان بۆ پێشوازی لە میوانانی خوای بەخشندە لەسەر پشت بووە. لە ئێستاشدا ماوەیەک میوانانی ماڵی خوا چاوەڕێ دەبن تاکو زیاتر شەیدا و تا مەزرۆی دیداری ئەو شوێنە پڕنورە بن.